إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، ئیمانداران، سلام و ڕەحمەت و میهرەبانی خدای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی بمانگەڕێ لە بەندە ڕاستەقینەکانی خۆی. خوای پەروەردگار ئەمرمان پێدەکات ئێمە وەکو موسڵمان لە هەر شوێنێک بین، دەستمان لە هەر کارێکدا بێت، سەرخەر و هاوکار و پشتیوانی دینی خوای پەروەردگار بین، سەرخەری چاکە بین و لەگەڵ چاکە بین، هەوڵ دەین لە ناو کۆمەڵگادا چاکە بچەسپێنین و لە پشتی چاکەوە بین و هاوکاری چاکە بین، هاوکاری هەر شتێک بین کە بۆ دنیا و قیامەتی ئینسانەکان باشە و بۆ دنیا و قیامەتی کۆمەڵگاکەمان باشە. پێغەمبەرانیش سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێکە هاتوون، هەموو پێغەمبەران بە شوێن کەوتوەکانی خۆیان وتووە کە دەبێ هاوکار بن لە گەیاندنی دینی خوای پەروەردگاردا، هاوکار بن لە چاسپاندنی دادپەروەری و چاکەدا. بۆیە خوای پەروەردگار فەرمان بە ئێمە دەکات کە ئێمەش هاوکار و سەرخەری چاکە بین. بۆیە بە کورتی دەڵێن هاوکار و سەرخەری چاکە بن. لەژێر ڕۆشنایی ئەو ئاەتەی کە خوای پەروەردگار دەفەرمێت: وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. وتعاونوا بفعل أمر بيمان دفرميد، بهمو من دليت بهمو إنساني مسلمان دفرميد خوای پەروەردگار هاوکار سرخري چاکە تقوى داری بن، هاوکاری یەکتر بن لەسەر چی؟ على البر والتقوى. بر يعني هەر شتێک کە سوودی ئینسانی تێدا بێت، سوودی دنیایی و هەروەها سوودی قیامەتی. تەقواش یعنی لەسەر خۆپارێزی، لەسەر نەشکاندنی سنوورەکانی خوای پەروەردگار، لەسەر خۆگرتنەوە لە قەدەغەکراوەکانی خدای پەروەردگار. هاوکاری یەکتر بن لەسەر چاکەکاری و هەروەها لەسەر تەقواداری. ولا تعاونوا على الإثم والعدوان. بەڵام هاوکاری یەکتر نەبن، سەرخەری یەکتر نەبن، پشتی یەکتر مەگرن. لەسەر چی؟ على الإثم والعدوان، لەسەر گوناه و تاوان و لەسەر دەستدرێژی کردنە سەر مافی یەکتری هاوکاری یەکتر مەبن. بەڵکو ئەگەر یەکێکتان بینی لە گوناه و تاواندایە، لە زوڵمدایە، دەستی بگرن و ئەوەی کە پێتان دەکرێت بیگێڕنەوە لە خراپەکە. ئەوە فەرمانی خوای پەروەردگار و خوای گەورە فەرمانمان پێ دەکات. ئیبن کەثیر لە تەفسیرەکەی خۆیدا دەفەرمێت خوای پەروەردگار بە هەموو بەندە ئیماندارەکان دەفەرمێت کە هاوکار بن لەسەر چاکە و هەروەها ڕێگەری بکەن لە هەر خراپەیەک کە ئینسان بەرەو گوناه و تاوان دەبات. پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم: الدال على الخير كفاعله. ئەو کەسەی کە ڕێنیشاندەری خێر و چاکەیە لەناو کۆمەڵگادا، لە پاداشدا وەکو ئەو کەسانەی کە چاکەکە ئەنجام دەدەن لە پاداشدا وەکو یەکن، پاداشتیان وەکو یەک وایە و لە پاداشتەکەدا بەشدارە. ئەی ئینسان ناتەوێ لە پاداشتی هەموو کەسێکدا کە بەهۆی تووەوە بەرەو ئاراستەیەکی باش و چاک دەڕوا، بەرەو خێر دەڕوا، بەشدار بیت. دەی بەوە دەبێت کە ئینسان هاوکاری خێر بێت، هاوکاری چاکە بێت و هەروەها پشتگیری چاکە بکە ئەوەندەی کە ئینسان پێی دەکرێت.
پرسیار کراوە لە سوفیانی کوڕی عویەینە کە ئەو ئاەتەکە دەفەرمێ وتعاونوا على البر والتقوى مانای چییە؟ فەرموویەتی ئەوەیە کە ئینسان یەکەم شت کاری پێ بکات، ئەنجا بانگەوازی لە پێناودا بکات، یعنی هاوکار و سەرخەری چاکە بێت و هەروەها دەلیلی خەیر و چاکە بێ لە ناو کۆمەڵگادا لە هەر شوێنێکدا هەبێت. ابن القیم دەفەرمێت ئەو ئاەتە گشتگیرە بۆ بەرژەوەندی دنیا و قیامەتی ئینسانەکان، واتە هەر خێر و چاکەیەک، هەر چاکەیەک کە خێر و بەرژەوەندی دنیا و قیامەتی ئینسانەکانی تێدا لە دنیا و لە قیامەتدا ئەو ئاەتە گشتگیرە بۆ هەموو ئەو شتانە، واتە هەر شتێک کە خێر و چاکەی تێدایە بۆ ئێوە، بۆ ئینسانەکان، بۆ کۆمەڵگا لەو دنیاەدا دەبێ ئینسان هاوکاری بێت، سەرخەری بێت، دەبێ ئینسان هەوڵدا لە هەر شوێنێک بێت کلیلی چاکە بێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ لە فەرمایشدا کەسانێک هەنە کە لە ناو کۆمەڵگادا کلیلی چاکەن، جا دەی خۆشی بۆ ئەو کەسانە، بەهەشت بۆ ئەو کەسانە، خۆشبەختی بۆ ئەو کەسانەی کە کلیلی چاکەن لە ناو کۆمەڵگادا، کە کلیلی چاکەن لە ناو کۆمەڵگادا. بەڵام بە پێچەوانەوە کەسانێک هەن کە کلیلی خراپەن، ئەو کەسانە سزایان بۆ هەیە خوا پەناماندات، و سزای ئەو کەسانەشی بەهۆی ئەوانەوە شوێنی خراپە دەکەون، سزای ئەو کەسانەش دەچێتە ئەستۆی ئەوانەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکی دیکەدا کە لە صحیحی مسلمدا هاتووە دەفەرمێ من دعا إلى هدى كان له من الأجر مثل أجور من تبعه إلى يوم القيامة. دەفەرمێ هەر کەسێک بانگەواز کات بۆ ڕێنمونی کردنی خەڵک، بۆ ئەوەی خەڵک بەرەو ئاراستەیەکی باش بڕوات، بۆ ئەوەی خەڵک لەسەر چاکە و دینداری بژێت، لە پاداشتی ئەو کەسانەدا بەهۆی ئەوەوە شوێنی چاکە دەکەون، لە پاداشتەکەدا وەکو ئەو کەسە لەگەڵیان بەشدارە هەتا وەکو ڕۆژی قیامەت. وریا بە ئەی ئینسان هەر کەسێک بەهۆی تۆوە ڕوو لە چاکە بکات، ڕوو لە هیدایەتی خوای گەورە بکات، ڕوو لە ڕێی ڕاست کات تا ڕۆژی قیامەت لە خێر و پاداشتی ئەو کەسانەدا بەشداری. ئەنجا لا ينقص ذلك من أجورهم شيئا. لە پاداشتی هیچیشتان کەم ناکاتەوە، هەر تووکتان وەکو یەک پاداشتان دەبێت. مڵک و ڕەحمەتی خوای گەورە، دەسەڵاتی خوای گەورە، بەخششی خوای پەروەردگار زۆر فراوانە. ئینسان ئەی موسڵمان ئەی خەڵکینە، لە پاداشتی هیچتان کەم نابێتەوە، خوای گەورە وەکو یەک لە پاداشتەکەدا هەر تووکتان بەشدارن. بەڵام بە پێچەوانەوە ومن دعا إلى ضلالة، ئەدی هەر کەسێک بانگەشە بکا بۆ گومڕاکردنی خەڵک، بۆ بەلا ڕێدابردنی خەڵک، بۆ بێدینکردنی خەڵک، بۆ گومڕایی، بۆ سەر لێ شێواوی خەڵک بانگەشە بکا و خەڵک بەرەو ئاراستەیەکی خراپ ببات. كان عليه من الإثم مثل آثام من تبعه إلى يوم القيامة. وریا بە ئەی ئینسان هەتاوەکو ڕۆژی قیامەت لە سزا و گوناهی هەموو ئەو کەسانەدا بەشداری کە بەهۆی تۆوە ڕێگەی خراپ دەگرن، بەرەو ئاراستەیەکی خراپ دەڕۆن. لا ينقص ذلك من آثامهم شيئا. هیچ لە گوناهی هیچ کامێکیشتان کەم ناکاتەوە، هەر تووکتان وەکو یەک گوناهتان هەیە. دەی ئەی ئینسان وریا بەل هەر شوێنێک هەی دەلیلی خەیر و چاکە بە، کلیلی چاکە بە، خەڵک بەرەو ئاراستەیەکی باش ببە، هاوکار و سەرخەری چاکەکاری بە فەرمانی خوای پەروەردگارە و ئینسان لە پاداشتی ئەوانەشدا بەشدارە کە بەهۆی ئەو کەسەوە بەرەو ئاراستەیەکی باش دەڕۆن. تەماشاکەن بەڕێزان، ئەو دینەی ئێمە چەند گرنگە. ئینسان دەبێتە هۆی ڕێنمونی یەک کەس، بەڵام ئەو کەسە هەر چاکەیە بکە هەتاوەکو ڕۆژی قیامەت ئەتۆ لە چاکەی ئەو کەسەدا بەشداری، لە پاداشتی ئەو کەسەدا کە چاکە دەکات وەکو ئەوەی چاکەکە ئەنجام دەدا لە پاداشدا وەکو یەکوانە و لەو پاداشتەیەدا بەشداری. بوارەکانی هاوکاریکردن لەسەر چاکە زۆرن، بەڵام چەند شتێک بە کورتی باز دەکەین. یەکەم ئینسان لە بواری عیبادەت و ڕەوشت بەرزیدا ببێتە هۆکار و هاوکاری چاکە، ڕێنیشاندەری چاکە، دەلیلی خەیر لە ناو کۆمەڵگادا. کەسێک دەبینی عیبادەتێکی باش دەکات، دەستخۆشی لێ بکە و هانی بدە لەسەر ئەوەی کە لە چاکەکەی بەردەوام بێت. وەکو یەکێک لە زانایان دەفەرمێ دڵسۆزی بۆ خەڵک ئەوەیە ئەگەر کەسێکت بینی لەسەر چاکە بوو هانی بدە لەسەر چاکەکە، ئەگەر کەسێکیشت بینی دەستی لە خراپەدا بوو دەستی بگرە، مەیەڵە خراپەکە بکە. ئەوە دڵسۆزیە بۆ ئەو کەسە، بۆ کۆمەڵگاکەت ئەوە دڵسۆزیە.
ئینسانی وا هەیە خەڵک دەبینێ لە چاکەدایە دوو لە ڕووی جەنابتان حەسادەتی پێدەبات. ئاوە دڵسۆزیە کە ئینسان بینی کەسێک کارێکی چاکە دەکات، ڕەوشتێکی بەرزی هەیە، ئەخلاقێکی جوانی هەیە، لەسەر شتێکی باشە خێرێک دەکات، دەی ئەتۆ چاکەیەکت ئەوەیە کە ئەو کەسە زیاتر هاندەی بۆ ئەوەی بەردەوام بێت. ئەگەر خراپەیەک دەکات لە خراپەکە بیگرەوە، نەوەک جاری وا هەیە کەسێک زوڵمێک دەکات لە جیاتی ئەوە کە دەستی بگرێ ئەویش دەبێتە هاوکار و پشتیوانی زوڵمەکەی لە زوڵمەکەشیدا بەشدارە. لەسەر ڕەوشت بەرزی لەسەر کارە باشەکان ئینسان هاوکاری یەکتر بێت، ئینسان یەکتر هاندات بۆ ئەوەی لەسەر چاکە بەردەوام بێت. ئەوە یەکێکە لە بوارەکانی هاوکاری چاکە. دووهەمیان لە هاوکاریکردن لە مەجال و بواری دەعوە و بانگەواز و ڕاگەیاندنی دینی خودای پەروەردگاردا خوای پەروەردگار فەرمانمان پێ دەکات، بانگمان دەکات، ئامۆژگاریمان دەکات کە ئێمە هاوکاری یەکتر بین، هاوکاری ئەو کەسانە بین کە بانگەواز بۆ دینی خوای پەروەردگار دەکەن، کە بانگەواز بۆ چاکە و چاکەکاری دەکەن. خوای گەورە لە قورئانە بانگمان دەکا و پێمان دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا كونوا أنصار الله. یا ئەیها الذین آمنوا هەموو ئینسانێکی ئیماندار دەگرێتەوە. وەکو ئیبن مەسعود دەفەرمێ هەر کاتێک گوتیان یا ئەیها الذین آمنوا یعنی ئەی ئینسانی ئیماندار گوێت لێ بێت، یعنی ئەی ئینسان گوێ بگرە بزانە خوای گەورە چ فەرمانێکت پێ دەکات. خوای گەورە دەفەرمێ كونوا أنصار الله، ئەی ئیمانداران هاوکار و سەرخەر و پشتیوانی خوای پەروەردگار بن، واتە سەرخەری دینی خودای پەروەردگار بن. كما قال عيسى بن مريم للحواريين من أنصاري إلى الله. نمونيك من بودينتوا بو أوي إيمة تيبقين هەروەکو چۆن عیسا پێغەمبەر سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت بە حاواریەکانی خۆی فەرموو، بە شوێن کەوتەکانی فەرموو من ئەنساری ئیلە الله، کێ دەبێتە سەرخەری خوای پەروەردگار. یعنی چی؟ ابن کەثیر دەفەرمێ یعنی کێ هاوکاریم دەکات لە گەیاندنی دینی خوای پەروەردگاردا و لە دەعوە بانگەوازدا. قال الحواریون نحن أنصار الله. شوێن کەوتوەکانی وتیان ئێمە دەبینە سەرخەری تۆ، ئێمە دەبینە هاوکار و پشتیوانی تۆ لە گەیاندنی دینی خوای پەروەردگار و دەعوە بانگەوازدا. ئەوە نمونەیەکە بۆ ئەوەی ئێمە تێبگەین ئێمەش دەبێت لە بواری بانگەواز و ڕاگەیاندنی دینی خوای پەروەردگاردا هاوکار بین لەگەڵ یەکتری، هاوکاری ئەو کەسانە بین کە دینی خوای پەروەردگار دەگەێنن، جا بە قسەیەک بێت، بە کردەوەیەک بێت، بە دەستخۆشیەک بێت، بە تەشجیع و هاندانێک بێت، بە هەر شتێک بێ ئەگەر پێت دەکرێت هاوکاری ئەو کەسانە بە کە دینی خوای پەروەردگار دەگەێنن. لەگەڵ یەکتریدا ئینسان دەبێ هاوکار بێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک کە بەیعەتی لە هاوڵان وەردەگرت لە یەکێک لە فەرمایشتەکاندا هاتووە پێی دەفەرمون من یؤوینی من ینصورنی، کێ دەم حەوێنێتەوە، کێ من سەردەخات لە بەرامبەردا حتى أبلغ رسالة ربي. پێغەمبەر دەیفەرموو صلی الله علیه وسلم کێ من سەردەخات تاوەکو پەیامی پەروەردگارم بگەێنم، واتە لە گەیاندنی ئەو دەعوە بانگەوازە کێ سەرخەلی من دەبێ و هاوکاریم دەکات. یعنی هەر ئەوەی پێ نەفەرموون کە نوێژ کەو لە ماڵی خۆت دانیشە و حەقی هیچت نەبێت. کاتێک کە بەیعەتی لێ وەردەگرتن دەیفەرموو کێ دەم حەوێنێتەوە، کێ سەرم دەخات بۆ گەیاندنی پەیامی پەروەردگار. جا پێغەمبەر فەرمووی وەلەه الجەنە، چی بۆ هەیە؟ بەهەشتی پڕ ناز و نیعمەت. واتە ئینسان کە دینی خوای گەورە سەردەخات، کە هاوکاری چاکەیە، کە هاوکاری گەیاندنی دینی خوای پەروەردگار و بانگەوازی خوایە، پێغەمبەر فەرمووی لە بەرامبەردا ئەو کەسە بەهەشتی بۆ هەیە. دەی موسڵمان بەهەشتت ناوێت؟ هەموو هەوڵ و کۆششێکی ئێمە بۆ ئەوەیە خوای گەورەمان لێ ڕازی بێت لە ڕۆژی دواییدا، خوای گەورە بمان خاتە بەهەشتی پڕ ناز و نیعمەتی خۆیەوە. دەی ئەوە یەکێک لە ڕێگاکانە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم هەر کەسێک پشتگیریم کا لە بەرامبەردا بەهەشتی بۆ هەیە و خوای پەروەردگار بەهەشتی پێدەدات و دەیکاتە قسمەت. خوای گەورە بمان گەڕێ لەو کەسانە. سێمیان هاوکاریکردن لە بواری گەیاندنی علم و زانست و زانیاری شەرعیدا. ئیمامی عومەر دەگەڕێتەوە دەفەرمێت دراوسەیەکی ئەنساریم هەبوو، ڕۆژێکیان کاتێک کە من دەچووم بۆ ئیش و کار ئەو دراوسەیەم دەچوو بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئێوارە کە دەهاتمەوە دەچوومە خزمەتی
بۆ ئەوەی بزانم پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوڕۆ چه فەرمایشتێکی فەرمووە، چی وتووە بۆ ئەوەی ئەو بۆم بگێڕێتەوە و ئەو فەرمایشتانە پێ بگەێنێت. دەفەرمێ ڕۆژێکیش کە ئەو دەچۆ بۆ ئیش و کار، من دەچوومە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەو دەهات بۆ لام کاتێک کە دەهاتەوە ئێوارە بۆ ئەوەی بزانێ پێغەمبەر چی فەرمووە صلی الله عليه وسلم، بۆ ئەوەی من پێ بگەێنم. یعنی هەر یەکە و ڕۆژ هەر ڕۆژە و یەکەمان دەچوینە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. کاتێک کە دەهاتینەوە دەنگ و باس و فەرمایشتەکانمان بۆ یەکتری باز دەکرد. ئەها ئینسان هاوکاری یەکتر بێت لە عیلم و زانستی شەرعیدا، لە گەیاندنی عیلمی شەرعیدا. ئەوەش یەکێکە لەوانەی کە یەکێکە لەو بوارانەی کە ئینسان لە گەیاندنی ئەو زانست و زانیاریەدا پاداشتی هەیە وەختێک کە هاوکاری یەکترە و دەیگەێنێت بە یەکتر. ئەنجا چوارەمیان هاوکاریکردن لەسەر هەر کارێکی خێر، لەسەر هەر چاکەیەک، لەسەر هەر خێر و خێراتێک، لەسەر ئەوەی کە هەر کەسێک دەبینی کارێکی خێر دەکات، چاکەیەک دەکات، هەر کەسێک دەستی لە ئیش و کارێکی خێردایە، دەی برام ئەگەر خۆشت کارە خێرەکەت پێ ناکرێت، حەسادەت بەو کەسە مەبە، دژایەتی ئەو کەسە مەکە، لە جیاتی ئەوە هانی بدە، هاوکاری بە سەرخەری بە. جاری وهەیە بە یەک دوعای خێر، جاری وهەیە بە قسەیەکی خۆش بە هەندانێک هاوکاری بە لە خێر و پاداشتەکەشدا بەشداری دەی فەرمانی خوای پەروەردگاریش جێبەجێ دەکەی. هاوکاریکردن لەوە کە ئینسان یەکتر بگێڕێتەوە لە خراپە و خراپەکاری، لە ئینکاری منکەردا. خوای گەورە دەفەرمێ ولا تعاونوا على الإثم والعدوان، نەکەن هاوکاری یەکتر بن، نەکەن یەکتر سەرخەن و پشگیری یەکتر بکەن لە گوناه و تاوان و زوڵم و ستەمدا. دەی ئەوەش ئینسان بە هەر شتێک، بە هەر گوناه و تاوانێک نەبێتە هاوکاری هیچ کەسێک، نەبێتە سەرخەری هیچ کەسێک. ئیبن تەیمیە دەفەرمێت ئەوانەی کە خراپە دەکەن هەمیشە حەزیان بە یەکتری دێت، هەمیشە ئەو کەسانشیان خۆش ناوێت کە دەستیان لە کاری چاکەدایە. بەڵام ئینسانی موسڵمان نابێت بەو شێوازەیە بێت، بە هەر شێوازێک ئینسان کە پێی دەکرێت دەستی یەکتر بگرێ بۆ ئەوەی کە بەرەو خراپە نەچێت. جاری وهەیە ئینسان تەنانەت بەلایکێک بە کۆمنتێک پشگیری خراپە مەکە، پشگیری زوڵم و ستەمێک مەکە، پشگیری حرامێک مەکە. کەسێک کە دەبینی خراپەیەکی بڵاو کردوێتەوە، ئەتۆش لایک و کۆمنتێکی بۆ مەکە و خۆشحاڵی خۆت دەرمەبڕە، مەچۆ ناو لایڤەکەیەوە، مەچۆ ناو ئەکاونتەکەیەوە بۆ ئەوەی کە بازاری قەرەباڵەکەی و بۆ ئەی ببیە هاوکاری. ئەگەر پێت دەکرێت شتێکی معقولی بۆ دەنووسی بۆ ئەوەی ئەو کەسە بگێڕێەوە لەو خراپەیە، ئەوە زۆر باشە. بەڵام بە هەر شێوازێک هەبێت ئینسان تەنانەت بە یەک قسەش بە هەڵوێستێکیش جاری وهەیە تەنانەت بەلایک و کۆمنتێکیش نەبێتە هاوکار و سەرخەری خراپە، چونکە بەڕاستی ئینسان لەو گوناه و تاوانەشدا بەشدارە، چونکە هەموو ئەو شتانە لە مەلەف و ئەکاونتی ئینسانەکاندا دەمێنەوە تاوەکو ڕۆژی قیامەت. ئەوڕۆ بەداخەوە کڕیاری خراپە زیاترە، بازاری خراپە زیاترە لە چاکە. زۆربەی ئەو خەڵکە ئەهلی مزگەوتە و نوێژ دەکا خۆی بە موسڵمان دەزانێت، بەڵام تەماشای ئەو شتانەکە کە خراپن، کە وێران کارن، کە حرامن، کە گۆرانی و تەپڵ و توزەلە و فلیمی خراپ و خراپکاریان بینەریان زۆر باشترە لەو شتانەی کە باشن، لەوانەی کە وتارن، لەوەی کە قورئانە، لەوەی کە فەرمایشێکی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. بزانە بینەری کامیان باشترە، بزانە هاوکاری کامەیان زیاترە. تێ ئەو خەڵکە هەر موسڵمانە. خوای گەورە پێمان دەفەرمێ ولا تعاونوا على الإثم والعدوان. ئەی کە خۆت بە موسڵمان دەزانی بۆ بە قسەی خوای پەروەردگار ناکەی، بۆ شوێنی خراپە دەکەوی، بۆ شوێنی ئینسانی خراپ دەکەوی و بازاری قەرەباڵغ دەکەی. ئەی بۆچی پشگیری و هاوکاری دەکەی و سەری دەخەی و تەماشای دەکەی و پێت خۆشە؟ بەڵام بۆچی ئینسان بۆ چاکەکەوانیە؟ ئەوڕۆ دنیایە بەیانی قیامەتە، ئینسان دەمرێت. دەی ئەی ئینسان بزانە هەموو ئەو شتانەی کە تۆ پشگیریت کردوون وەختێک کە مردی ئەگەر خراپ بن لە خراپەکەدا بەشداری، ئەگەر چاکیش بن لە چاکەکەدا بەشداری. ئەی ئینسان سەدەقەیەکی جاریە بکە بۆ خۆت، بەیانی دەچێ ناو گۆڕ، هیچ کەسێ فریاد ناکەوێت، هیچ شتێک لە فریاد نایێت، هیچ چاکەیەکی دیکەشت پێ ناکرێت ئیلا مەگەم ئەوە کە ئینسان لە دنیادا کردوویەتی. ئینسان نەبێتە هاوکار و پشگیر و سەرخەری زوڵم و ستەم. ولا تعاونوا على الإثم والعدوان.
خی گەورە پێمان دەفەرمێ ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار مەیل بەلای ئەو کەسانەدا نەکەی کە زوڵم و ستەم دەکەن هەر جۆرە زوڵمێک بێت چووەکو ئەوەی کە کەسێک حکومڕان بێ زوڵم کات چووکو وەکو ئەوەی کە کەسێک تاکە کەسێک بێ بەڵام زوڵم کات ئەرزێک داگیر کات مافی کەسێک بخوات قەرزی کەسێکی لابێ نەیداتەوە زوڵم لە هەر کەسێک بکات ئەتۆ مەیلی بەلادا مەکە سەری مەخە هاوکاری مەبە پشگیری مەکە فتەمەسەکوم النار کاکە ئاگری دۆزەخ سزا دەدا و دەتگرێت و تووشت دەبێت خوا پەناماندات بەهۆی ئەو پشگیریکردنەتەوە نابێ ئینسان بە هەر شێوازەکە پێی دەکرێت هاوکار و سەرخەری زوڵم و ستەم و خراپە بێت لە سەردەمی ئیبن تەیمیە یەکێک لە سەربازەکان دەچێتە لای ئیبن تەیمە و پێی دەڵێ قوربان ئەمن کەسێکم فەرمانی سەری خۆم جێبەجێ دەکەم دوعام بۆ بکە و هیچ تاوانێکم نییە و دەسەڵاتم نییە و لەسەرێ ئەمرم پێ دەکەن و جێبەجێ دەکەم دوعام بۆ بکە هیچ تاوانم نییە یعنی خۆی بەبێ تاوان سەیر دەکات ئیبن تەیمە لە وەڵامدا پێی دەڵێت ئەگەر ئێوە نەبن پشگیری ئێوە نەبێت هاوکاری ئێوە نەبێت ئەو زوڵم و ستەمە ئاوا ناکرێت ئەگەر ئێوە هاوکاری ئەو زوڵم و ستەمە نەبن دێ ئەو کەسانەی کە زاڵمن هەر بە تەنیا بن ناتوانن لە زوڵمەکەیان بەردەوام بن بە هاوکاری ئێوە ئەو زوڵمە دەکرێت چۆن خۆت بە تاوانبار نازانی ئەگەر هاوکاریە نەبێت دەی ئەو زوڵم و ستەمە ناکرێت ولا تعاونوا على الإثم والعدوان ابن الجوزي دەفەرمێت هاوکاریکردنی زوڵم و ستەم بە هەر شێوازێک بێت بە هەر دەعمێک بێت بە هەر هاوکاریەک بێت بە هەر پشگیریەک بێت بە قسەیەک بە کردەوەیەک بە لایک و کۆمنتێکیش تەنانەت ئەتۆ شەریک و هاوبەشی لە زوڵمی ئەو کەسەدا کە زوڵم و ستەمەکە دەکات کە گوناه و تاوانەکە دەکات جا ئەی ئینسان وریابە بۆ دنیای خەڵق قیامەتی خۆ دوێران مەکە قیامەتی خۆت مەکە قوربانی دنیای خەڵک بەیانی ئەو کەسە دوفعت لێ ناکات لە لای خوای گەورە بەیانی ئەو کەسە هیچی پێ ناکرێت بەیانی ئەو کەسە خۆشی دەستەوەستانە لە بەرامبەر خوای پەروەردگاردا و لە حزوری پەروەردگاردا بەیانی قیامەتە لە یەکتری دەبنە دوژمن قسە بە یەکتری دەڵێن دەیکەواتە وریای خۆت بە ئەی ئینسان بە هەر شێوازێک بێت ئینسان دەبێت لەو دنیاەدا هاوکار و پشتگیری چاکە و چاکەکاری بێت سەرخەری چاکە بێت و ڕێگر بێت لە هەر خراپەیەکدا ئەوە فەرمانی خوای پەروەردگارە دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە ئەوەمان پێ دەڵێت تاکو ئێمە هاوکار و سەرخەری چاکە نەبین ناگونجێت چاوەڕوانی چاکە و چاوەڕوانی چاکبوونی بارودۆخیش بکەین چونکە ئینسان خۆی هاوکاری خراپە بێت ئەی چاکە بەچی دێتە ئاراوە ئەی وەزع و بارودۆخ بەچی چاک دەبێت هەتاوەکو ئێمە نەگەڕینەوە بۆ دینی خوای پەروەردگار هەتاوەکو ئێمە چاکە و چاکەکاری سەر نەخەین دینی خوای پەروەردگار سەر نەخەین هاوکاری چاکە نەبین ناگونجێت چاوەڕوانی چاکەش بین دەبێت ئێمە خۆمان چاک بین ئەو جا چاوەڕوانی چاکە بکەین دووهەمیان هاوکاری چاکە و تەقواداری دەگونجێ بە چەند شتێک بێت هەر کەسێک لە شوێنی خۆی هەر کەسێک لە کار و ئیش و خۆیدا هەر کەسێک بە پێی توانای خۆی ئەو کەسەی کە زانایە بە عیلم و زانست و زانیاریەکەی دەبێت هاوکاری چاکە بێت بەوتنی حەق دەبێت هاوکاری چاکە بێت ئەو کەسەی کە دەوڵەمەندە بە ماڵ و سامانەکەی دەبێت هاوکاری چاکە بێت قورتوبی ڕەحمەتی لێ بێ لە تەفسیرەکەیدا ئەوەی باس کردووە ئەو کەسەی کە ئازایە بە ئازایەتیەکەی ئەو کەسەی کە زمانێکی هەیە دەتوانێت دوو قسەی خێر و شاکە بکات بە قسەکانی و بە وتەکانی و بە زمانی کە دەتوانێت قسەی پێ بکات ئەو کەسەی کە قەڵەم بەدەستە بە قەڵەمەکەی ئەو کەسەی کە بە هەر شێوازێک توانایی هەیە دەبێت بەو شێوازەیە هاوکار و سەرخەری چاکە بێت ئینسان بە ئەندازەی توانا لەسەرەتی کە هاوکار و پشگیری چاکە بکات و سەرخەری چاکە بێت ئەو کاتە خوای پەروەردگارمان لێ ڕازی دەبێت ئەو کاتە چاکە دێتە ئاراوە و ئەو کاتە بارودۆخی ئینسانەکان چاک دەبێت ئەو کاتە ئینسان خوای پەروەردگار لێ ڕازی دەبێت و خوای پەروەردگار دەیخاتە ناو ناز و نیعمەتی خۆیەوە دوعا دەکەین و دەپاڕینەوە خوایە بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت وامان لێ بکەی هەمیشە لەسەر چاکە بژین یا ڕەبی خوایە وامان لێ بکەی هەمیشە هاوکار و سەرخەری چاکە بین خوایە وامان لێ بکەی هەمیشە لەگەڵ چاکەدا بین خوایە وامان لێ بکەی پشگیری خراپە و زوڵم و ستەم نەکەین پشگیری گوناه و تاوان نەکەین
پشتگیری هیچ بێ شەرعیەک نەکەین وامان لێ بکەی کە لەسەر ئەو دینە پیرۆزە بژین لەسەر ئەو دینە پیرۆزە بمرین لەسەر ڕەوشتە جوانەکان بژین خوایە گیان وامان لێ بکەی کە زیاتر دەست بەو دینە پیرۆزەی تۆ بگرین لەسەر ئەو دینە بژین لەسەر ئەو دینە بمرین یا ربی خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆت عاقبەتی هەموو لایەکمان خێرکەی یا ربی خوایە گیان هەر کەسێک نەخۆشی و ناڕەحەتی هەیە یا ربی خوای پەروەردگار شیفای بەخێری بۆ بنێری بەتایبەت ئەوانەی کە داوای دوعای خێر دەکەن ئێمە لێرەوە لەو شوێنە پیرۆز و لەو ڕۆژە پیرۆزەدا داوایان بۆ دەکەین یا ربی خوای پەروەردگار شیفای نەخۆشەکانە بۆ بنێری خوایە هەر کەسێک دڵی توندە و ناڕەحەتە یا ربی خوای پەروەردگار بە نووری دینی خۆت دڵی ڕۆشن کەیەوە و دڵی ڕووناکەیەوە یا ربی خوای پەروەردگار هەر کەسێک لە ناخۆشی و ناڕەحەتیدایە بەهانایەوە بچین یا ربی خوای گەورە داوات لێ دەکەین مسلمانانی غەزە سەرخەی یا ربی خوای پەروەردگار بەهانایانەوە بچی یا ربی خوای پەروەردگار سەریان خەی یا ربی خوای شیفای بریندارەکانیان بدەی یا ربی خوای گیان جوولەکەی دوژمنیان تێک بشکێنێ و یا ربی خوای پەروەردگار یا ربی خوای گیان لە ناویان بەری و هاوکاریان نەبێ و دەستیان نەدەی کە هیچی دیکە زوڵم لە مسلمانان نەکەن یا ربی خوای پەروەردگار مسلمان لە هەر شوێنێک هەیە خوای گیان سەریان خەی یا ربی خوای پەروەردگار دینی خۆت سەرخەی وامان لێ بکەی ئێمەش سەرخەری ئەو دینە پیرۆزەی تۆ بین هاوکار و سەرخەری ئەو دینە پیرۆزەی تۆ بین یا ربی خوای پەروەردگار ئەتۆش عاقبەتمان خێرکەی لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی دەشتی مەحشەر پارێزرامان کەی هەمومان بەیەکەوە لە بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆتدا کۆ بکەیەوە آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين.